ڕووباری ئاوەسپی یەکێکە لە ڕووبارە هەمیشەیەکانی کوردستانی باشوور کە سەرچاوەکەی لە ڕۆژهەڵاتی گوندی دەرزیدەدایە بە وەسنووری کارگێڕی و سروشتی جیاکەرەوەی نێوان قەزای چەمچەماڵ و ئیدارەی گەرمیانە بە باشووری ناحەی قادرکەرەمدا تێدەپەڕێت تا دەگاتە ناوچەی دووسخورماتوو لە نێوان هەفتەغار و ناوچەی دووسخورماتوو لە 15 کیلۆمەتری خۆرئاوای شاری بەلەد دەڕژێتە ڕووباری ئۆزێمەوە و ئەم لە سنووری هەرێمی کوردستاندا دوو بەنداوی گەورەی لەسەر دروست کراوە ئەوانیش بەنداوێکی دەکەوێتە ناو ناحەی ئاوەسپیەوە کە خان ڕۆستەم ئاغای پێ دەڵێن کە بڕی 22 ملیۆن مەتر سێجا ئاو دەگرێت و بەنداوی خۆرنەوەزانیش لە نزیکی قەواڵی و کۆشک دروست کراوە بەڵام تا ئێستا بە تەواوی ئەو بەنداوە تەواو نەکراوە و دەبێت ئێمە باس لە میکانیزمی دروستبوونی سەرچاوەی ئەم ئاوە بکەین کە ڕووبارێکی گەورەی پێکێناوە تامان لە کوردستانی خۆماندا ژمارەیەکی زۆر کانیا و هەن بەشێک لەو کانیاوانە ئاوی سازگارن بەشێکیان ئاوی کانزایین ئەم ئاوە کانزاییانە لە چیەوە سەرچاوەیان گرتووە و لە چیەوە سەرچاوەیان گرتووە زۆر جار لە کوردستاندا بە گەڕاو ناو دەبرێت بۆچی چونکە بۆ عیلاجی نەخۆشیەکانی پێست بەکار دەهێنرێن یاخود ئەو کەسانەی کە نەخۆشی گەڕیان هەیە بەم ئاوەخۆیان دەشۆن و مادەیەکی سامی تێدایە کە کاریگەری هەیە لەسەر لابردنی ئەو میکرۆبا کە لە جەستەی ئەو ئینسانەدایە ئەمە لە هەموو دنیاوە لە ڕووی زانستیەوە لە هەموو دنیاە بەکاردێنرێت و وەکو کانیاوێکی گرنگ تەماشا دەکرێت و ئەهمێتێکی ئابووری و ئابووری گرنگی هەیە و حتمما دروستبوونی ئەم کانیاوە خۆی لە خۆیدا جۆرێک بەرد لە ژێر زەویدا هەیە جۆرێک بەرد لە ژێر زەویداهەیە کە پێی دەوترێت بەردی جیپسم پێکهاتەی یاخود تەرکیبی کیمیاوی ئەم بەردە CaSO4.2H2O واتە کبریتاتی کالیسیۆمی ئاوی ئەم کبریتاتی کالیسیۆمی ئاویە توانەوەی زۆر خێرایی لە ئاودا هەیە بۆیە وای کردووە کە بۆنی ئاوەکە بۆنی هێلکەی کوڵاوی لێبێت یاخود ڕەنگی ئاوەکە سپی یا مەیلە و شین سپی یاخود مەیلە و زەرد دەڕوات لە هەندێک جێگەش وەکو ناوچەکانی مەملەحە و خوێڵێن و حتا لە گوندی قەیتولیش ئەم ئاوە بە هەمان شێوەیە دەبینرێت و بوونی هەیە گرنگترین خاڵ کە لێرەدا پێویستە باسی بکەم ئەویش ئەوەیە بە دوو میکانیزمی دروستبوونی ئەم کانیاوە کانزایانە لە کوردستاندا دوو شێوازە شێوازی یەکەمیان ئەم ئاوە لە کۆگا ئاویەکاندا کە کۆبووەتەوە ئەم کۆگا ئاویانە و ئەو بەردەی کە لە کۆگا ئاویەکاندایە مادەی ئۆرگانی پێدەوتێت ئۆرگانیک ماتەر ئەم مادە ئۆرگانیە جۆرێک لە بەکتریا لە ژێرزەویدا هەن کە بەبێ هەوا دەژین تەمان لەم کاتەدا ئۆکسجین نییە ئەم بەکتریایە کار دەکاتە سەر پڕێکی پێویست ئۆکسجینی پێویستە تاوەکو ئەم مادە ئۆرگانیە تێک بشکێنێ و بۆ تێکشکاندنی ئەم مادە ئۆرگانیەی کە هەیە حتمما ئۆکسجینی کەمە دەیەوێت بەندی ئۆکسجینەکە لەگەڵ طبعا SO4 لە ئاودا هەیە دەیەوێت ئۆکسجینەکە لە گۆگردەکە جیا بکاتەوە و لەم کاتەدا بەکتریاکە بۆ ئەم تێکشکاندنەکە پێویستی بە ئۆکسجینەکە هەیە کاریگەری دەکاتە سەرچی تێکشکاندنی ئەم بەردانە و ئۆکسجینەکە فری دەبێت و دەتوانرێت ئۆکسجینەکە بەکار بێنرێت و ئەوەش دەزانین لە ئاودا دیسانەوە هایدرۆجین هەیە و ئەم هایدرۆجینەش لەگەڵ کبریتەکە دروست دەبێت و گازی H2S ترشی گۆگردیک دروست دەکات بە شێوەیەکی تواوە لە ناو ئاودا ئەمەش کاریگەری کە گازەکە دەردەپەڕێت کبریتەکە دەمێنێتەوە و دێتە سەرەوە و ئەمەش کاریگەری هەیە لەسەر چی لەسەر بۆنی ناخۆشی ئاوەکە لە لایەکی تریشەوە دیسانەوە
ئەم بەکتریایە دیسانەوە ئەم کە دێتە سەرزەوی کبریتەکە کە دێتە سەرزەوی لەگەڵ ئۆکسسیجین دیسانەیەک دەگرێتەوە گازی SO2 SO3 پێک دێنێت کە ئەمەش کاریگەری هەیە لەسەر ڕەنگی ئاوەکە چەندە ڕێژەی مادە ئۆرگانیەکە کە لە ژێر زەویدا زیاتر بێت ئەوە کاریگەری لەسەر بەقووەتی بۆنی ئاوەکە هەیە و چەندە کبریتەکەش لە ئاوەکەدا زۆر بێت ئەوە بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر ڕەنگی ئاوەکە و گۆڕانی ڕەنگی ئاوەکە بۆیە لە کوردستاندا ئەو شوێنانەی کە بڵقی گازی H2S-یان دێتە دەرەوە کۆمپانیاکان دەگەڕێن بە دوای نەوتدا ئێمە دەزانین نەوت زۆربەی جار لە شێوازی ئەنتیکلایندا کۆبووەتەوە چونکە کێشە چڕی سووکە و بوونی ئەو گازانە و بوونی گازی H2S-یش دلیل و بەڵگەیە لەسەر بوونی نەوت و گازی سروشتی لەو ناوچەیەدا قوربان ئەمە لە سنووری گونی دەرزیلایە سەر بەنهەی سەنگاڵ ئەمە پێڵێن ئەشکەوتی ترشاوەکە ئەم ترشاوە خەڵک سوودی لێوەرەگرێ لە عێراقەوە لە ئێرانەوە هەتا ئێستا من زۆر برادرم هەیە لە ئێران بە بۆنێم ترشاوە دۆستم زۆر لە ئێران بە بۆنێم ترشاوە خەڵک زۆری لە هەموو کاتێیەت ئیسفادە لەم ترشاو گەڕاوەکە ئەم گەڕاوە بۆ نەخۆشیەکانی پێست بەکارێنن ئەو ترشاوە تەسویرت کرد بەیانیان بەزکی ناشتا پێش ناخواردن بەیانیان نی پێڵە لێ خواردەوە نەخۆشە هەم سێ چوار ڕۆژی بەم گەڕاو ترشاوە خۆی شوێرێ بەم گەڕاو خۆی شوێرێ بە ئایپاد بە حمامە خۆی پاکە بدەیت ئاوەسپی گەورەترین کانیاوی کانزاییە لەسەر ئاستی هەرێمی کوردستان تقریبان بڕی لەبەر ڕۆیشتنی 25 مەتر سێجایە لە یەک چرکەدا کە ئەمەش داهاتێکی گەورەیە و بە تێپەڕبوونی ئەم ئاوا بە کۆمەڵێک گوندە وەکو گوندەکانی مەسۆیی و ئەو گوندەکانی درۆزنە جامڕێز بەشێک لەو گوندانە کە سەرچاوی ئاوی خواردنەوەیان بەهۆی بوونی ئەو کبریتە لە ژێر زەویەکانە ئێعتیمادیان کردوتە سەرچی ئاوی ئاوەسپی ئەم ئاوە وحدەی معالەجەی بۆ دانراوە و تقریبان ئاوی 8 گوند ئاوی پاکی خواردنەوەی 8 گوند دابین دەکات لەسەر ڕاستە لەسەر چاوەکەیەوە بۆنێکی ناخۆش وەکو هێڵکەی کوڵاوی لێدێ بەڵام ئەم ئاوە تاوەکو ڕێ بکات ڕێژەی بۆنەکەی و پیسێتەکەی دەنیشێت و کەم دەبێتەوە بەهۆی ئەوەی کە گازی H2S گاسێکە بە هەوادا دەوات و ئەم گازی H2S لە دوو گاز پێکاتەوە سووەر گاز و سوید گاز هەچی سووەر گازەکانە کوشندەیە بەڵام سوید گازەکان دەکرێت بەکاربهێنرێتەوە و سوودی لەوە بگرێت بۆیە دەبینین لە زۆربەی زۆری کێڵگە گازیەکان بۆ نمونە لە قادرکەران لە خورمەڵە لەو جێگایانە دەبین بەشێکی زۆری ئەم گازە گازی سووەر گازەکە دەبێت بسووتێنرێت ئەگەر نەسووتێنرێت لەوانەیە لە ماوەیەکی کەمدا تەئسیری سەحی لەسەر مرۆڤەکە دروست بکات و کارمەندانی ئەو کارگەیە دووچاری تەنگە نەفەسی و هەندێک نەخۆشی ببنەوە وەکو ئێستا لە هەندێک لە کێڵگەکاندا وجودی هەیە کە بەپێی پێویست ئەو گازە ناسووتێنرێت بۆیە کاریگەری لەسەر تەنگە نەفەسی و هەندێک نەخۆشی دروست دەکات طبعا ئەم ئاوی گەڕاوە لە کۆندا لە هەندێک جێگەبوونی هەبووە بۆ نمونە لە خۆر ئاوای ناحی قادرکەرم گەڕاوی باوقەتاڵ هەبووە کە بۆ نەخۆشی پێست و بۆ نەخۆشی خوران و حساسیت و ئەو شتانە سوودی لێوەرگیراوە و هەندێک جاریش ئەو قوڕەی کە دێتە دەرەوە لەگەڵ ئاوەکەدا قوڕێکی ڕەشە خەڵکی وەکو ماسک بەکاری دێنن لە کۆیە بەڕوونی بەوازەحی دەردەکەوێت وەکو ماسک بەکاری دێنن و دەموچانی پێ دادەپۆشن و پاش ماوەیە کە وشک بێتەوە بە ئاوی گەڕاوەکە پاکی دەکەنەوە و ئەوەش دەبێتە هۆی چی؟ دەبێتە هۆی لابردنی ئەو میکرۆبەی کە لە پێستی یاخود لە جەستەی ئەو ئینسانەدا بوونی هەیە. ئەوە ئاوە ترشەکەی ئەوە ترشاوەکەی ئەو ئاوڕۆ ترشاوەکەی ئەو بۆ بەیانە بەکاری خواتەوە پێش ناخواردن. ئەمە دوای تۆ ئەمە کە تەسویر ماکرد ئەم قوڕا ئەمە پێڵەن گەڕاوەکە لەم گەڕاوە خەڵتێ لێ خۆی شوەیە و حەمام لەو گەڕاوە خۆی وەک سابون لە خۆیدا لەم ئاوەش خۆی شوەیە ئەم ئاوە لێ ئەم ئاوە ئەمانە بەکاردێنێ بۆ نەخۆشی پێست. ئەمە لە 100 نەخۆشی پێست نەخۆشەکان پێ لە 190 ئەمە چاکی کاتەوە.
علاقەیەکی متەبادل هەیە لە نێوان ئاوی سەرزەوی و ئاوی شێرزەوی. ئێستا کانیاوی کانزایی ئاوەسپی بووەتە سەرچاوەیەکی گرنگی ئاوی سەرزەوی، سەرچاوەیەکی گرنگی ئاوی سەرزەوی. بۆ خۆتان دەزانن هەر یەک لە لقەکانی خاسەی کەرکووک ڕووباری باسەڕا ڕووباری ئاوەسپی. ڕووباری خاسەی کەرکووک ڕووبارێکی وەرزیە، ڕووباری باسەڕەش تا ڕادێک لە ئێستادا بووەتە وەرزی، بەڵام ئەوەی کە گرنگە و ئەهمیەتەکەی زیاترە ڕووباری ئاوەسپیە کە ڕووبارێکی هەمیشەییە کە ئەو کانیاوە بە شێوەیەکی زۆر بووەتە سەرچاوەیەکی سەرەکی ئاوی سەرزەوی، کەواتە عیلاقەیەک پەیوەندیەکی ئاڵوگۆڕکار هەیە لە نێوان ئاوی سەرزەوی. هەندێک جار ئاوی سەرزەوی سەرچاوی سەرەکی ئاوی ژێرزەویە و بە پێچەوانەوە دەکرێت ئاوی ژێرزەویش ببێتە سەرچاوی سەرەکی ئاوی ڕووبار و ئەو چەمانەی کە لە ناوچەکاندا دەبینرێن. وەڵا ڕێگەوبانی خراپە و ئەمە خەڵکی زۆر سەردانیەکە ڕۆژانە خەسەدانیەکە ڕۆژانە خەسەدانیەکە بە ڕێگەی خراپە خەڵک جایوان نایدۆزێتەوە ڕێگەی دیاری نییە ڕێکان دڵە ڕێکان ڕێکی ئەوە نییە کە چۆ بێت یان خیر بێ شتێک بێ دیاری بێ خەڵک جاری وایە بەم شاخ و داخا ڕێگەری ونە بێ ئەگەڕێ زۆر زەحمەتە. ئەم گەڕاوتشاو بە مێژووی باو باپیری ئەمە بە مێژووی بڵم 500 ساڵ 600 ساڵی ئمە بفرما بێ باو باپیری ئمە لێرا بووە ئەم گەڕاوتشاو هەر بوو هەر ئاوا بەردەوام بوو. ئەمەشکەوتە لە گوندەکەیم و دەرەچێت لەسەر گوندەکە دەرەچێت ئەچێتونە ئاوەسپی ئەم ئەشکەوتە ئەڕوا بەم ئەشکەوتاسە بەم ژێرا بڕۆ هەتا سەعودیەکەی ماڕۆی بەس غازی هەیە ناتوانین بڕۆی جەماعەتی تر هاتن زۆر ڕۆشنە و غازداوی لە چاویان شبرزەیکردن زۆر خراپە غازی لەناوە. سوودەکەی لە ڕووی تەندروستیەوە وەکو وتمان بۆ نەخۆشی سەدف ئیلتیهابات بۆ هەندێک نەخۆشی بەکاردێنرێت، بەڵام زیانەکەی لە هەندێک شوێن لەو نزیکانە کە بیر هەڵدەکەنرێت ئاوەکەی دەگاتە بەردی ئەو بەردەی بەردی جپسمە کە ڕێژێکی زۆر لە مەوادی کبری لەناو ئاوەکەدا دەتوێتەوە و کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەرچی لەسەر گۆڕانی نەوعێتی ئاوی ئەو بیرانە. بۆیە لە ناوچەکانی بەشێک لە ناوچەکانی چەمچەماڵ بە تایبەتی ناحەی سەنگاو ئەو ئاوە لە کاتێکدا کە بە کەڵکی خواردنەوە نایە بەکاردێنێت و تەسیراتی لەسەر تەندروستی مرۆڤەکان دروست کردووە، چونکە ئەم ئاوە ئاوێکی ژەهراویە و ئەم ئاوە ژەهراوێش بۆ نمونە لە ئاوی خواردنەوە کە ئاوێک بشێک بۆ خواردنەوە دەبێت لە 0.5 میلیگرام لە لترێکدا کبریت هەبێ. ئەگەر لەو ڕێژەیە زیاتر بوو ئەوە ئەو ئاوا بۆ بەکارهێنان دەست نادات و ئێمەش دەزانین هەر ئاوێک کە پێی دەوترێت ئاوی پاک دەبێت لا لەونون ولا طعم ولا رائحة له نابێت ڕەنگ و تام و بۆنی هەبێت. بەڵام کاتێک کە جەریان دەکات بۆ ناوچەکانی ناوەڕاست یاخود باشووری هەرێمی کوردستان ئاساییە بۆ مەسائلی زراعات بۆ هەر مەسائلێکی تر بەکاربێنرێت چونکە ئەو کبریتە بە هەوا دەڕوات وەکو چۆن بەنزین بە هەوادا دەڕات.